سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ هاوڕێ هاوکارم تالب ئەبینەوە میوانەی ماڵەکانی ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. لەلایەن منیشەوە گەرمگەشترین سڵاوەکانتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. منیش زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەران واتە بەرنامەی خۆتان ئەبینەوە میوانی ماڵەکانتان. بەرنامەی ئەم جارەشمان وەکەم و جارێک پێکدێک لە هەندێک بابەت و نامەی ئێوەی خۆشەویست کە بۆتان ناردوین. زۆر سپاس بۆ نامەکانتان بۆ ئەوەی کە زیاتر بەرنامەکەی خۆتان ئەڕازێنەوە. زۆر سپاس و بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بن. على الكفار رحماء بينهم این توطئه‌گرها در صف کفار واقع هستند. این توطئه‌گرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند. با اونها باید با شدت رفتار کرد. دولت با شدت رفتار کند، ژاندارمری با شدت رفتار کند، ارتش با شدت رفتار کند. اگر با شدت رفتار نکنند ما با اونها با شدت رفتار میکنیم. تالب ئەوەی کە بینیمان لەگەڵ بینەرانمان مەتنی پەیامی خومینی ساڵی 58 بۆ هێرشکردنە سەر کوردستان بوو. دوایەم فەرمانە ڕۆژی 28 گەلاوێژ ئەرتەش و سوپای پارێزسەران هێرشێکی پان و بەرینیان کردە سەر کوردستان کە لە خۆیدا دژمنایەتی کۆنەپەرستی و سیستمی داگیرکەری ئێران دژ بە مافی ڕەوای خەڵکی کوردستان دەسەرمێنێ. تەنیا لەبەر ئەوەی کە ئەو خەڵکە خوازیاری سەلماندنی مافەڕەواکانی خۆیان بوون. ئەم پەلامارە هەروەها ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە گەلی ئازادی خواز لە ژینگەی بێبەزایانەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ناتوانێت ئازادانە ژیان بکات. چۆن دەسەڵاتی سیاسی لەم ژینگەیە نامۆیە لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی خەڵکیش. زۆر ڕاستەڵ بەدەم ڕۆژە وەبیرهێنەرەوەی دوو ڕووداوی مێژووین کە لەسەر یەک هێڵدەڕۆن و تەواوکەری یەکترن. ئەویش کودەتای 28 گەلاوێژ بە دژی حکوومەتی دکتۆر مصدق و ڕەوتی ئازادی خوازی لە ئێران کە بە پاڵپشتی زلهێسەکان بە ئەنجام گەیەندرا دەرەنجامی 1332 ڕێگە خۆشکەر بوو بۆ کودەتای 28 گەلاوێژی کۆنەپەرستی و دیکتاتۆریەت و هاوکات تێکشکاندنی چرۆی ئازادی و دیموکراسی لە ناوچەکەشدا. بۆیە دەتوانین بڵین کە بەڕێوەچوونی ئەم کودەتایە لەو سەردەمەدا ڕێگە خۆشکەری 28 گەلاوێژی تر و فتوا و کوشتاری گەلی ئازادی خوازی کوردستانی بەدواو بوو. بەهاتنە سەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ هێرش بۆ سەر کوردستان هەموو ئازادی خواز و شۆڕژێڕێک لە ئێران کەوتنە بەر تەوژمی هێرشی بێڕەحمانەی هێزە نظامیەکانی ئێران و بە هەزاران ژن و پیا و ئێعدام کران و لە زیندانەکاندا بێحورمەتیان کرد. بڵێ هێرشی بێبەزایانەی هێزەکانی نیزامی ئێران بۆ سەر کوردستان و کوشتار و ئیعدامی گەنجان و تەنانەت منداڵانیش پەیامێکی مێژووی بۆ ئازادی خوازان و گەلانی ناوچەکە و بەتایبەت گەلی کورد هێناوە کە ئازادی بەبێ ڕاوەستان ناتوانێت بپشکوێ و لەناو کۆمەڵگادا پەرەبستێنێت. بە شایەتی مێژوو دیتمان و بیستمان بە ناوی کافر و دژی دین و خوددا بە هەزاران کەس قەتڵ و عام کران. ئەم کردەوە جنایەتکارانەیە ئەوە دەسەلمێنێت کە ئەم کردەوەیە درێژەدەری هەمان کردەوەی داعش قێزەوەنەکانی کۆماری ئیسلامی ئێرانن لە سەردەمی فتوای 28 گەلاوێژ. بۆیە هەر ئازادی خوازێ و هەر نەتەوەی کە خولیای ئازادی و سربەستیە سرەڕای ئێرادەی پۆڵاین بۆ درێژەدانی تێکۆشان بە دژی کۆنەپەرستی و دیکتاتۆریەت پێویستە بەهێزی بەرگری خۆی بتوانێت پاشەکشە بەم زەهنیەتی داگیرکەری و کۆنەپەرستی بهێنێت هەم بتوانێت پاراستنی دەستکەوتەکانی بپارێزێتیش. بۆیە پێویستە گەلانی ئازادیخوازی ئێران بە دژی دیکتاتۆریەت و کۆنەپەرستی هاودەنگ بن بە یەکەوە و تێکۆشان بکەن بۆ گەیشتن بە ئازادیش. أشداء على الكفار رحماء بينهم این توطئه‌گرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند.
تەلب ئەوەیش ئیزافە بکەین و بڵێن کە 28 گەلاوێژ دەرخەری ڕەواڵەتی ڕاستەقینەی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران دژ بە هەموو خەڵکی ئێران و بە تایبەتی خەڵکی کوردستان بوو. خەڵکی کوردستان کە وەڵامی نەرێنیاندایە ڕەفراندۆمی کۆماری ئیسلامی کەوتنە بەر ڕق و تۆڵەسەندنەوەی ئەم دەسەڵاتە. لەوەها ڕۆژێکدا دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران بە دەرکردنی فتوایەک داوای لە هەموو هێزە شەکدارەکانی ئێران کرد کە لە زەوی و ئاسمانەوە هێرش بکەنە سەر کوردستان و بزووسنەوەی مافخوازی خەڵکی کورد قەڵاچۆ بکەن. دوا بە دوای هەوبڕیارە هێرشی درڕندانەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بۆ پاکتاوی خەڵکی مافخوازی کورد دەستی پێکرد و لە ماوەیەکی کووردا شار و گوندەکانی کوردستان بوون بە ئامانجی هێرشی بربڵاوی هەموو هێزە سەربازیەکانی ئێران و شەپۆلێکی تەبلیغاتی دژمنکارانە بۆ بەسیجی خەڵکی ناوچەکانی دیکە ئێران و ناردنیان بۆ بەرەکانی شەڕ و خۆین ڕشتن لە کوردستان وەکو ئەرکێکی ئاینیش وەڕێخرا. لە بەرامبەر ئەو هێرشە درڕندانەیەدا خەڵکی کوردستان بەڕێخستنی خۆیان بۆ بەرەنگاریەکی قارەمانانە و پاڵپشتی لە هێزە خەباتکارەکانی خۆیان کە نوێنەرایەتی داوەڕەواکانی خەڵکیان دەکرد لاپەڕەیەکی زێڕینیان لە مێژووی خەباتی گەلانیستم لێکرا و دژ بە فاشیزم و کۆنەپەرستی و سەرڕۆیدا تۆمار کرد کە بە شەڕی سێمانگە ناوبانگی دەرکرد. لەو شەڕە نابەرابەرەدا دوژمنی تیار بە چەک و چۆڵی پێشکەوتوو و هێزی سەربازی زۆر و زەبەند لە بەرامبەر ئیرادەی بەرگری خەڵکی کوردستاندا بە چۆک داهات. هەر بۆیە خومەینی دوای سێ مانگ و لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری ساڵی 58 هەتاویدا وێڕایدانان بە شکستی سیاسی و سەربازی خۆی لە هەڵوەستێکی ڕیاکارانەدا داوای ڕاوەستاندنی شەڕ و دەستپێکردنی وتووێژ بۆ چارەسەری پرسی کوردی کرد. بڵێ بەو پێی کە بزووسنەوەی کوردستان هەر لە سەرەتاشەوە ڕێکاری سیاسی و دیالۆگی بات تا قەڕێگای چارەسەری کێشەکان زانیوە چاوەڕوان دەکرا ئەگەر خۆمێنی لە پایامەکەی خۆیدا ڕاستگۆ بێت ئاشتی و سەخامگیری باڵ بەسەر وڵاتدا بکێشێت و گەلی کوردستان بە مافەڕەواکانی خۆی شاد بێت. بەڵام لە ڕاستیدا خومێنی و ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران وەک هەمیشە هەڵس و کەوتێکی دووڕوانەیان هەبوو و فەرمانی جەهادی 28 گەلاوێژ هەرگیز کۆچایی پێ نەهات و هەتا ئێستاش سەرکوتی خەڵکی کوردستان درێژێ هەیە. لە ماوەی هەو ساڵانەدا ڕژیم بە شێوەیەکی داگیرکەرانە لەگەڵ خەڵکی کوردستان جوڵاوەتەوە و سیاسەتی کوشت و بڕ و کاولکاری و تاڵان و تیرۆر و سڕینەوەی شۆناس و کەلتوری کوردی پێڕۆ کردووە و وزە و سەرمایەکی مادی و مرۆیی سەرسوڕهێنەری لەو پێناوەدا تەرخان کردووە. بەڵام سەرڕای هەموو ئەو هەوڵانە نەکەر نێتوانیوە خەڵکی کوردستان لە داوەڕەوەکانیان پاشکەس بکاتەوە و بۆ خزمەت بە داگیرکاری و ئەیدۆلۆژی کۆنەپەرستانەی خۆی دەستەمۆیان بکات بەڵکو بە پێشەوانەی ڕابردوو کە دەنگی دلێری بزووسنەوەی کوردستان لە خەبات دژ بە و ڕژێمەدا لە ناوچەکانی دیکە ئێران کەمتر دەبیسترا. ئێستا شەقامەکانی هەموو شارەکانی ئێران شاهدی بربرەکانی ڕادیکاڵی خەڵکێکن کە دروشمی ڕووخانی ڕژیم دەدەن و ئەگەر سەردەمەی کوردستان لە بایکوتی شانۆی هەڵبژاردنەکانی ڕژیمدا تەنیا بوو ئێستا ئەو هەڵوێستەی بزووسنەوەی کوردستان هەموو ئێرانیشی گرتووەتەوە. بەڵێ هەر بۆیە ڕژیم شەپۆلێکی دژایەتیکردنی خەڵکی کوردستان و پیلانگیری دژ بە چالاکانی سیاسی و ڕێکخراوە خەباتکارەکانی بزووتنەوەی کورد دەست پێ کردووە کە لە ڕاستیدا هەر درێژەی فەرمانی جیادی خومەینیە و نیشان دەدات کە بربەرەکانێ و خەباتی بزووتنەوەی ڕەوای کوردستان دژ بەو سیستەمە خۆسەپێناید ئازادی کوژا پەیوەندی بە نامۆبوونی داوەڕەواکانی کورد لەگەڵ ماهیەتی دژەمرۆیی ڕژیمی ئێرانەوە هەیە و تا ڕووخانی یەکجاری ڕژیم و هەڵتەکاندنی بنەماکانی عەقڵیەتی پاوانخوازی ناوەندگەرا لە ئێراندا هەر درێژەی دەبێت. فەرمون ناوبڕێکی کورد ببینن دێنە وڵات.
28 گەلاوێژی 1350 هەساوی یەکێک لە ڕۆژە مێژوویە لە بیر نەچووەکانی بزوسنەوەی خەڵکی کوردستانە. لەو ڕۆژەدا لەلایەن خومینی وەک ڕابەری ڕژیمی تازە بەدەسڵات گەیشتووی ئێران فتوای جیهاد دژ بە خەڵکی کوردستان ڕاگەیەندرا. فتوای کە هێرشێکی هەمەلایەنەی هێزە داگیرکەرەکان بۆ سەر کوردستانی بەدواوە بوو. فەرمانەکەی خومینی کە 47 ساڵ لەوە پێش دژی خەڵکی کوردستان دەری کرد، ڕادەی دژمنایەتی کۆماری ئیسلامی بەرامبەر بە گەلی کورد و هەموو بەهامرۆیەکانی بە زەقی دەرخست. بڕیاری ئەوەها بە زەبر و زەنگ و دژمنکارانە بەرامبەر بزوسنەوەیەکی سیاسی و داخوازی ڕەوای خەڵکێک نیشانەی ئامادەی تەواوی ئەم ڕژیمە بوو بۆ سەرکوت و کوشتار تا بتوانێت هەر لە سەرەتاوە خەڵکی کوردستان بەشۆک دابێنێ. هەر بۆ ئەندازەیەش وەڵام و بڕیاری خەڵکی کوردستان مێژوویش بوو. ڕێگایەک نەمابووەوە، یان سەردانەواندن یان بەرەنگاری و ڕاگررتنی سەربەرزی. خەڵکی کوردستان بێدوودڵی ڕێگای بەرەنگاری و سەربەرزی هەڵبژارد. هاوکات لەگەڵ هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان، هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرکوتی بزوسنەوەی خەڵکی تورکمان سەحرا و خوزستان ڕەوانەی ئەو ناوچانەکران. هەروەها هێرش بۆ سەر کرێکاران، زانکۆکان و ناوەندە سیاسیەکان لە شارە گەورەکان ئێران بۆ سەرکوتی نێران دەستی پێکرد. بەڵێ کوردستان لەو کاتەدا کە تۆ باسی لێ کرد تاکە سەنگەری بەهێزی خەبات بوو کە جەسوورانە بەرگری دەکرد. هەر بۆرە ژمارەیەکی زۆر لە خەباتکارانی ئێرانی ڕویان لە کوردستان دەکرد. بێهۆکار نەبوو کە لەو سەردەمەدا کوردستان وەک سەنگەری ئازادی لە ئێران ناویلێنرا. خۆڕاگری خەڵکی کوردستان ئەوەی بە هەموو خەڵکی ئێران سەلمان کە خەباتی گەلی کورد بەرحەق و ڕەوایە، جەوهەری دڕندانە و نامرۆڤانەی ڕژیمی ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشتوو بۆ خەڵکی ئێران ئاشکرا بوو و ئەمڕۆ دوای 47 ساڵ خەڵکی کوردستان تەنیانی. ئێستا زۆربەی خەڵکی ئێران دژ بە دەسەڵاتی کۆنەپەرستانەی ڕژیمی کۆماری ئیسلامی هاتوونەتە دەنگ و هەر ڕۆژەم دەنگە بەرزتر دەبێتەوە. ئەگەرچی ڕژیمی کۆماری ئیسلامی مەکینەی سەرکوتگەری خستوەتە گەڕ، هەر ڕۆژە حکمی گرتن و زیندانیکردن و ئەشکەنجە و ئێعدامی یەکێک لە چالاکوانانی سیاسی دەردەکەن، بەڵام ئەم ڕادە لە سەرکوتگەریە ئەو ڕاستیە دەردەخات کە شکستی کۆماری ئیسلامی و سەرکەوتنی سیاسی لە ژێر دروشمی ژن ژیان ئازادی لە ئاسۆدا. تالب هەر لە پەیوەند لەگەڵ بابەتی پێشوماندا بینەرێکمان نامێکی بۆمان ناردووە بە ناوی کاک یەحیا. نووسیبیەتی خومینی جەنایەتکار 46 ساڵ پێش ئێستا لە ڕۆژی 28 گەلاوێژی 1350 هێتاوی فەرمانی هێرشکردن بۆ سەر کوردستانیدا. خەڵکی خەباتکاری کوردستان لەو ڕۆژەدا بڕیاری ڕاوەستان و تەسلیم نەبوونیاندا. پرسیار ئەوەیە بۆچی خومینی و دەسەڵاتی ئیسلامی ئەو فەرمانەیان دەرکرد. حقیقەتی ئەو سەردەمە ئەوە بووکە لە نێوان کوردستان و باقی شوێنەکانی تری ئێران جیاوازی بەرچاو بوو. شۆڕشی 1357 هەساوی لە کوردستان ڕەنگ و ڕووی ئیسلامی نەبوو، میکرۆفۆن بەدەستی کەسانێکەوە بوو کە لە بەرەی ئازادیخوازی و شۆڕشگەرانەدا بوون. سەرڕای تەقالای کۆماری ئیسلامی مرتەجع و شڵکاخۆر، فەزای سیاسی ئەو سەردەمی کوردستان ئازادیخوازانە و دیموکراتیک بوو و داخوازی خەڵکی کوردستان سەرڕای تەقالای جەریانی مفتیزا و مەکتەبی قورئان ئازادی و سربەستی و عەداڵەتی کۆمەڵایەتی و دەربازبوون بوو لە زوڵمی نەتەوایەتی. لە کاتی ڕێفراندۆم بۆ دیاریکردنی دەسەڵاتی ئیسلامی، وەڵامی خەڵکی ئازادیخوازی کوردستان نایەکی گەورە بوو و ئەو ناگەورە ئێستاش کاڵ نەبووەتەوە و وەک تابلۆیەک لە سەربانی هەموو ماڵێک هەڵوەسترەوە. بەگشتی کوردستان بە پێچەوانەی باخیێران هەنگاوی هەڵدەگرت. دیارە ژنان و هەندێک جەرەیاناتی سیاسی لە ئێران تێدەکۆشان لە ئاستی کردەوەی دەسەڵاتی تازە بەدەسەڵات گەیشت و دژە کردەوە لە خۆپیشان بدەن. بەڵام بەهۆی ئەوەوە لە نێو کۆمەڵانی خەڵکی ئێراندا تەوەهم و خۆشباوەڕی بە خومینی و ئیسلامی سیاسی و شیعەگەری زۆر بوو، قسەی ئەوان نەیتوانی کاریگەری بێت و فەزاکە بگۆڕێ.
جریانی حەزبی توودە و دواتری شریکی ئەکسەریەت و هەندێک جریانی تر لە پەرەپێدان بۆ خۆشباوەڕیە دۆری زۆر خراپیان گێڕا و نابێت لە گێڕانەوەی ئەم مژوەدا ئەوە ون ببێت و وەک پەڵێکی ڕەش لە مێژوویاندا ماوەتەوە. هەڵبەت دواتر بۆ خۆشیان باجی ئەو خۆشباوەڕیە نەیاندا و کەوتنە بەر پەلاماری دەسەڵاتی ئیسلامی. خەڵکی کوردستان لە 1 ساڵ و نیوی دوای سەرکەوتنی شۆڕش لە ئێران گەلێک ئەزمموی باشی لەو ئازادیە کە پێشاتبوو بەدەستێنا وەتامی ئازادی و ڕزگاری چێشت بوو. کۆچی خەڵکی مەریوان دژ بە بڕیاری پادگان و چەمران، پشتیوانی خەڵکی شارەکانی تر بە ڕێپێوان لە خەڵکی مەریوان و شەڕی 12 ڕۆژەی سنە و دەسەڵاتی سیاسی شۆڕایی و چالاکی سیاسی حزب و جەریاناتی تری سیاسی و بەرقەراری دموکراسی و دەیان ئەزمموی باشی تر لەوانە بوون. ئێعدامی بە کۆمەڵ و قەتڵ و عام و تەبعید و بۆمبارانیش پاشەکشەی بە کوردستان نەکرد و خەڵکی کوردستان نەیان دەویست ئەو دەستکەوتە بە نرخانە لە دەست بدەن و ئاڵای سپی هەڵکەن. دوای فەرمانی هێرش بۆ سەر کوردستان خەڵکی ئازادی چێشتووی کوردستان بڕیاری دەستپێکردن و بنیادنانی بزوتنەوەیەکی شۆڕژێڕانەیدا لە شۆڕشی ژینا و ژن ژیان ئازادیشدا دەرکەوت کە لە کوردستان شۆڕش و بزوتنەوەی سیاسی و کۆمەڵایەتیەکان جەماوەریە و سیاست و ڕەوتی ئازادیخوازی لە ناخی کۆمەلگای کوردستاندا ڕیشەی داکتاوە و کوردستان لە خەم ڕەخسیوە و ئیتر ئاڵای ئازادی و ڕزگاری لە ستەمی نەتەوایەتی و بەرقەراری عەداڵەتی کۆمەڵایەتی دانانەوێ و شەکاوە ڕایدەگرێ و ئاسۆی ڕوونە. دوای 46 ساڵ کوردستان بەرەوپێش دەڕوا و کۆماری ئیسلامی لە ڕۆژە ڕەشەکانی خۆیدایە. زریکەی شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە ئاوخێزگەی ئەوین لە خیابانە من ئەو شەقامەم پڕم لە ئاوگر تژیم لە تۆڵە وەک کێو خۆڕاوگر ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان من شەقامێکی تووڕە و لاساورم دوژمن دەردەکەم لە لاو دێو شارم خوێنم جماوە و پاک خڕۆشاوم ئاگرێکی بەتین وا لە هەناوم ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان گڕم بورکاونم پشتم چیاوەیە دژمنی بەزی و پوشی دەمباوەیە شاورم حەماسم شەقامی ڕاسا و دژمن زەلیلە و کەوتووە داماوە ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان شاری ڕاپەڕی و کچ پێشەنگەتی دەچڕێ سرودێک دژی کۆیلەتی شار و ژیان و ژینا و ئازادی دەچڕن گۆرانی دژ بە بێدادی ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان شار و شەقام و ڕۆژهەڵاوتی گڕ خوێنی جماوە و دژمن دەکاو قڕ من ڕۆژهەڵاوتم زێدی زاراکان بە خوێن دەینووسم ڕێگای ژینە و ژیان ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان ئیتر ناوەستم هەتا سەربەستی شایانم نییە ژینی ژێردەستی شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە ئاخێزگەی ئەوین لە خیابانە ڕۆژهەڵاوتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. تالب بابەتێکی تری بەرنامەکەمان سەبارەت بە پشتڕاستکردنەوەی حکمی ئادامی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری کە لەلایەن دیوانی عالی باڵای وڵاتەوە تایید کراوە تووڕایی و بێزاری خەڵک و چالاکانی بزوستنەوە کۆمەڵایەتیەکانی بەدوای خۆیشی داهێنەوە. ئەم حکومە دژە مرۆڤیە جارێکی دیکە سروشتی سەر کوردگەر ئرتجاعی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەرامبەر خەڵکی ستەملێکراوی ئێراندا نیشاندا. شەریفە محەممەدی ژنێکی خەباتکار کە تەواوی چالاکیەکانی لە چوارچێوەی بەرگریکردن لە مافی کرێکاران و ژناندا ئەنجام درراوە.
نسبەتدانی تۆمەتی بەغی کە لە ئەساسدا تۆمەتێکی بێبنەمایە هیچ پەیوەندیەکی لەگەڵ چالاکی ئەم ژنە خەباتکارەدا نییە. تەنها ڕوونکەرەوەی ئێرادەی دەستگای سەرکوت بۆ سڕینەوەی چالاکانی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان و ڕێگرتن لە پەرەسەندنی خەباتە جەماوەریەکانە. بەڵێ ئەم هەڵسوکەوتەی ڕژیم ئاگادارکردنەوەیەکی ئاشکرایە بۆ تەواوی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر. پشڕاستکردنەوەی حکمی ئەدامی شەریفە محەممەدی نەک تەنها تاوانێکی ئاشکرا دژ بە چالاکیێکی کرێکاری بەڵکو هەوڵێکە بۆ دروستکردنی ترس لە نێوان هەموو هێزە ئازادی خواز و شۆڕژگێڕانەکاندا. بەڵام مێژوو چەند جار سەلمان بێتی کە بەرگری خەباتکاران و مقاومەتیان مەشعەلی ڕێگای ڕزگاری گەشتر دەکات. هیچ حکمی ئەدامێک ناتوانێت بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی تینووی ئازادی و بەرابەری بکوژێنێتەوە. ئەگەر کۆماری ئیسلامی بە زیندان وەشکەنجە و ئیعدام دەسەڵاتی دەپارێزێ لە بەرابەردا دروشمی نابۆ ئیعدام و ئازادی زیندانیانی سیاسی بۆتە دروشمی جەماوەری و جەماوەرێکی بەرین لە کۆمەلگای ئێراندا و دروشمیان بەرز کردێتەوە. ئێمە لێرەوە دەنگی خۆمان دەخینە پاڵدەنگی بەرزی هەموو خەڵکی ئازادی خواز و ڕێکخراوە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان بۆ بەرزکردنەوە و بەهێزکردنی بزوتنەوەی دژ بە ئیعدام و ئازادکردنی زیندانیانی سیاسی. لە هەمان کاتیشدا حکمی نامرۆڤانەی سزای ئیعدام بۆ شەریفە محەممەدی بە توندی شەرمەزارەکەین و لەسەر پێویستی ڕێخستنی ناڕزایەتی بەرفراوان لە ناوە و دەرەوەی وڵات دژ بە شەپۆلی ئیعدامەکان جەخت دەکەینەوە. ئەم ناڕزایەتیانە دەبێت هەم لە شەقامەکان و ژینگەکارەکان لە ئێران و هەم لە ئاسی جیهانیشدا لە دەرەوەی وڵات بەرامبەر باڵوێزخانەکان و ناوەندە پەیوەستەکان بە کۆماری ئیسلامیدا بەردەوام بێت. تەنها بە یەکگرتووی و یەکڕێزی دەتوانرێت ماشێنی سەرکوتی کۆماری ئیسلامی لە کارکەوێت. بێگومان شەریفە محەممەدی تەنیا نییە و نابێ بە تەنیا بێڵدرێتەوە. هێز و یەکگرتووی جەماوەری دژ بەم جەنایەتە دەتوانێت بربەستێکی جددی بێ بەرامبەر بە ماشێنی سەرکوتی ڕژیمی ئیسلامی. بەڵێ بە هیوای ئازادی هەموو زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی و حکومە. تا لە بابەتێکی نامێکی تری بەرنامەکەمانەکە گەلەتیف بۆمانی نردووە. لە نووسراوەیەکدا دەڵێ جاری وایە باس لەوە دەکرێت ئەگەر خەڵک لە هەمان دوو ڕۆژی یەکەمی شەڕی 12 ڕۆژە هاتبانە سەر شەقام ئەگەری ڕووخانی ڕژیم زۆر دەبوو. بەڵام پرسیارێکی سەرەکی ئەو کات و ئێستاژ ئەوەیەکە ڕووخانی کۆماری ئیسلامی دەتوانی سەرکەوتنی کام دەسەڵاتی سیاسی بێت. ئایا ئەم هاتنە سەر شەقامە لەگەڵ هێرشی ئیسرائیل دەیتوانی ئازادی دموکراسی و خوشگوزەرانی بەدوایەوە بێت؟ درستە. ئایا پرسیاری تریش لەم بارەوەیان کە ئەوانەی کە پشتیوانیان لەم هێرشە دەکرد وەک بەرەی سەڵتەنەت خوازان بۆ گەیشتن بەدەسەڵات لە کۆماری ئیسلامی ئایا باشترن لە ئێستا؟ کاک لەتیفەروا لە درێژەدا باز لەوەکە دەڵێت لە بیرمان نەچێکە ڕژیمی کۆماری ئیسلامی بەرهەمی ئامادەنەبوونی بەشێکی گەورەی خەڵکی ئێران چ لە باری فکری و چ لە باری ڕێکخراوەیی لە نێو سەدەی ڕابردوودا بووە. کاڵبەت نرخی قورسیان لەسەر ئەم ئامادە نەبوونەداوەوە هێشتاش بەداخەوە ئەو نرخایەدا. کەوا بوو ئەم مەزمونە پێمانەڵێت کام ڕژیمە دەبێت ئەم جارە بەدەستی خودی خەڵک بەڵام خەڵکێکی ئامادە و ڕێکخراو بڕوخێت کە بزانێت ئەوەی دەڕوخێ کێ لە جێگای دێتەوە. تاکو لە یادەوەری کۆمەڵایەتیدا مترسی کولتوری موریدپەرستی ڕیشەکێن بکرێت و هەموو بزانن کە چ نرخێکی قرس بۆ موریدپەرستیان داوە. ئەمڕۆ ئەم ئامادەبوونە لە گۆڕانی فکری کۆمەڵایەتیدا ڕوویداوە. هەر ئەمە بووە بەهۆی ئەوە کە سەرەڕای بانگەوازی هاتنە سەر شەقام وەڵام وەرنەگرێت. هەر بۆیە ئەمڕۆ لە ئێراندا نەتەوەیەک لەگەڵ بەرژەوەندی هاوبەشەکان شکڵی گرتووە کە دەتوانێت ڕووداوەکانی کە تایە ڕووەدات شی بکاتەوە و بەرژەوەندی خۆی بناسێت و نەکەوێتە داوی هەمان نەریتی ساڵی 57. بڵێ زۆربەی خەڵکی ئێران ساڵی 57 دوای درۆ و بیرکردنەوەی دوا کۆچوانەی خۆمینی کەوتن. بەڵام دوای نیوسەدا لەگەڵ گەشەی تەکنەلۆژیا ئاگاییکردنەوەی کۆمەڵایەتی و بەرفراوانبوونی هۆشیاری کۆمەڵایەتی ئیتر ئێستا بەراورد ناکرێن لەگەڵ سەردەما. تەنانەت هەمان گەنجانیش کە لە شۆڕشی 57دا ڕۆڵیان هەبوو ئەمڕۆ گۆڕانی بیرکردنەوەیان بەسەر هاتووە. ئەم خەڵکە بە ئەزمون بۆیان دەرکەوتووە کە هیوا بەستن بە هێرشی دەرەکی بەرهەمی بێباوەڕی بەخۆیە. هەر وەک چۆن کۆمەڵێک لە پشتیوانیکردنی ڕژیمی ئیسلامی بەرامبەر بە هێرشی ئیسرائیل خەونی گۆڕانی ڕەفتاری کۆماری ئیسلامی دەبینن. هەردووی ئەم ڕەوتە گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان تەنها لە پەنجەرەی گۆڕینی پیاوانی سیاسیەوە دەبین و ئەگەر
حرەکەتە جەماوەریەکان ڕاستەوخۆ نەبنە هۆی دەسەڵاتگرتنی سیاسی ئەوان ئەوە بە شکست دادەنێن. بێگومان دژایەتی خەڵک بەگشتی لەگەڵ هێرشی ئیسرائیلیان پشتیوانی نەکردن لە کۆماری ئیسلامی لەم شەڕە دیسان دەخرێتە ئەستۆی چەپ و بە خەیانەت دەنووسێتەوە تا لە زەحمەتی هەڵەی استراتێژی سیاسیەکانیان هەڵبێن و خۆیان نەک وەک ڕەوتی سوتاوی سیاست بەڵکو وەک پێشبینیکەرانی سروشتی سیاست پیشاندن بەبێ ئەوەی گرنگی بە هەڵبژاردن و بڕیاری ئاگایانەی خەڵکیش بدەن. بەڵێ هەموویمانە لە کاتێکدایە کە زۆرێک لە خەڵک لەم هێرشای دواییدا ئەو یەکگرتووەی کۆمەڵایەتیە کە ڕژیمی ئیسلامی بە درێژای 47 ساڵ زیانی پێگەیان دەبوو بەم جۆرە خەڵک بنیادی نایەوە نەکەوتنە دوای پشتیوانی لە هێرشی دەرەکی و نەکەوتنە داوی وەتەنپەرستی بۆ دیفاع لە ڕژیمی ئیسلامیش. بەشی زۆری خەڵک بە حکمی سروشتی خەباتی جەماوەری و بیرکردنەوەی کۆمەڵایەتی لە ئەزمونونەکان زانیان کە چۆن هەنگاو بنن. سێبەری شەڕ هێشتا بوونی هەیە و تا دامەزراندنی ئاشتی تەواو بەردەوام دەبێت بەڵام ئەم ئەزمونە خاڵی گۆڕانێک بوو تا خەڵکی ئێران پەیوەندی نوێ لەگەڵ دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی تعریف بکەن. ئێستا بچووکترین پاشەکشەی ئاشکرای سیاسی دەتوانێت ببێتە هۆی ڕوخانی خێراتری سیستمی ویلایەتی فەقیەوە ئەمە ئەرکی سەرەکی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە کە خەریکە لەژێر باری شەڕ دێتە دەرێ و ڕێگای خۆی دەپێوێ بۆ بەهێز بوون. سری بەرەی سێدارەکەن نایانەوێ هەتا و هەڵوێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە هەنێژن کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ کێ دەتوانێ لەم وڵاتە ڕێ لە باران و گوڵ بگرێ تفەنگی دەستی تۆ لان کەو لایە لایەی بۆ دەخوێنی تا نیشتمان لە باوشتا هەتا کازی وە دەبنوێ پەنجەکانت دەڕووبارن لە خاکی جا سرو دەڵێن تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ تا خاکی سووری نیشتمان لەم پاییزە گوڵ بگرێ تا لە بنامێکی تری بەرنامەکەمان کاک حشمەت بۆمانی ناردووە لە نووسراوەیەکدا دەڵێت و بە نەزەر دەگاتکە ماوەیەکە هەندێک جموجۆڵ کۆتووەتە ناو بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە بەرێ ڕاستە. لەم بارەوە کاک حشمەت دەڵێ پێش ئەوەی باس لەم جموجۆڵە بکەین باش وایە سەرەکی ترین خاڵی هاوبەشی ئەم بەرەیە پێناسە بکەین. یەکەم ئەم بەرەیە خوازیاری گۆڕینی دەسەڵاتی سیاسی واتە جاری وایە بە شۆڕشی سیاسیش پێناسەیەکەن بەڵام ڕووی خۆش بە شۆڕشی کۆمەڵایەتی گۆڕینی دەسەڵات لە ڕێگای شۆڕشێکی جەماوەری بە یەکەم هەنگاو دادەنێ نیشان نادات و زۆر جاریش بە ڕێگای جیاوازەوە دژایەتی لەگەڵیشی دەکات. گوزار یان تێپەڕبوون دوور لە خشونەت دەستەواژێ ئەوان بۆ پێناسەکردنی ئەم بۆچوونەیە. دووهەم لە هەمان کاتدا کە خوازیاری گۆڕینی دەسەڵاتی سیاسیە بەڵام ئەم گۆڕینە لەسەرەوە و بەبێ دەخاڵەتی جەماوەری خەڵک وەک ڕێکخراوی جەماوەری و ساحەبی هێز ڕەشا دەکات. چاوەڕوانی ڕاگررتنی خەڵک ئاکامی ئەم مێتۆدەیە چاجەماوەری خەڵک ساحەبی هێزی خۆیان و دخاڵەتکردن لە پێشاتە سیاسیەکان نەبن. بەم بۆنەوە خۆشیان چاو لە پاڵپشتی زلهێزەکانی جیهانی سەرمایه‌داری دەکەن و ئەوە جێگای تایبەتی لە استراتێژی سیاسیاندا هەیە. خاڵی سەهەم دەتوانین ئاماژە بە پاڵپشتی ناسیۆنالیزمی ئێرانی بکەین کە لەم بەرەیە زۆر بەرچاوترە. یەک نەتەوە یەک وڵات دروشمی سەرەکیانە و هەر بۆیە هەمویان بە تێکڕا تەمامیەتی ئەرزی وەک پیرۆزیەک چاولێ دەکەن. تەمامیەتی ئەرزی یانی درێژە دەسەڵاتی سیاسی و ئابووری و نیزامی و یاسادانان و سەروەری فەرهەنگی کە پێویستی
گەشەسەندنی سیستم و مناسباتی سەرمایەداریە. دەکرێت بم خاڵە هاوبەشانەی نێوان بەرێڕاست زیاتریش بکەین، بەڵام لێرە دەوەستین و دەچینە سۆراغی جموجوڵەی ئەم دوایانە ئەگەر تالب تۆ بەڵێ ئەگەرچی نیشانەکانی ئەم جموجۆڵە پێشتر تا ڕادێک دەرکەوتە بوو، بەڵام لەم دوایەدا ئەم بەرەیە ئێستا هەندێک چالاکتر بۆتەوە. ئێستا خوازانی پێشوو و تێکەڵاوەیەک لە کۆماری خوازان و مەشروتە خوازان و سەڵتەنەت خوازان مجاهدین ئەکتەری ئەم جموجۆڵەن کە لە خۆیدا دەرخەری ئەم ڕاستیە کە کۆماری ئیسلامی داهاتوویەکی نییە، هەر بۆیە تەنانەت ئیسلاح خوازانی دەرکراو بۆ قەناعەتە گەیشتون کە ئەگەر تا دوێنێ ئیسلاحی کۆماری ئیسلامیان لە قاوەدا ئیتر تەنانەت ئەوانیش ناتوانن ئەم دەسەڵاتە بەم ناو نیشانەوە بپارێزن و دەبێت لە کۆماری ئیسلامی تێپەڕن. بانگەوازی موسەوی بۆ ڕێفراندوم و دامەزراندنی مەجلیسی مواسسان بۆ داڕشتنەوەی قانونی ئەساسی ئەویش بەنەوەی ئەم ڕوانگەیە دەردەخات. دیارە لە هەردوو لایەنی لە هەردوو لایەن توندڕەو هەیە کە دژ ئەم پلانە هاتوونەتە قسە و بە پلانێکی ناممکنی دەزانم، بەڵام ئەوەی وا ئەم جموجۆڵە تا ڕادێک جددی نیشانەدات جگە لە شپرزەی کۆماری ئیسلامی لایەنگری ژێربەژێری مەحافلێک لە ناوخۆی دەسەڵاتە و سوپای پاسدارانیش. ئەو مەحافلەکە حاضر نین جێگە پێگەی سیاسی و بە تایبەت ئابووریان لە دەست بدەن، ڕێگا دەدۆزنەوە تا بتوانن لە هەمان کاتدا کە جێگە پێگەی خۆیان دەپارێزن بە گۆڕینی دەسەڵات ئەم دۆخە توانن تێپەڕێن. بەڵێ تالب لە ماوەی پێشوودا مەهدی نەسیری یەکێک لە نزیکەکانی خامنەئی مدیری ڕۆژنامەکانی کەیهان و هەفتەنامەی سۆبح کە مۆبەلغی سیاسەتەکانی دەستگای ڕێبەری بوو گۆیا پاشگەز بووتەوە و ئێستا بووتە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی. لە وتارێک لە ژێر ناوی لە تاجزادە تا شازادە ئەم بیرۆکەیە هاوڕژاندووە کە هاوپەیمانی نێوان شاهزادە و تاجزادە کە ئێستا لە زیندانە وەک سمبۆلی ئیسلاحخوازی و کۆماری ئیسلامی سێکۆلەر بە ڕێگە چارە دەزانێ و لەسەر ئەو باوەڕادایە کە ئەم دوو ڕەوتە بە دوور لە توندڕەوی نوێنەرایەتی کۆمەڵگە ئێران دەکەن. مەهدی نەسیری پێ وایە ئەگەر ئەم دوو بەرەیە لەسەر هێندی خاڵی سەرەکیە ڕێککەون دەتوانن تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی ئاسانکەنەوە. ئەڵبەت گومان لەوە دانیەکە ئەم بیرۆکە دەمێکە کاری بۆ دەکرێت. ڕاستە لە زمان مەهدی نەسیریەوە وتراوە، بەڵام تەنیا ئەوە نییە و جگە لە ئەو ژمارێک لە حکوومەت بڕاو و هەروەک باست کرد محافلێک لە نێو حکوومەت لەگەڵ ئەم بیرۆکەیە هەن. لەم لاوە لە بەرەی شازادە کە تەرحی جۆرجتاونیان فەشەلی هێنا بۆ قەناعەتە گەیشتون کە بەبێ هاودەنگی لەگەڵ بەشێک لە ئیسلاحخوازان ناتوانن لە کۆماری ئیسلامی تێپەڕبن. هەردوو لا پێویستیان بە یەکتر هەیە تا پێکەوە بتوانن بە قەوڵی خۆیان بەدیلی کۆماری ئیسلامی بن. بەڵێ بەڵام ئەم دوو بەرێجگە لە ناکۆکی نێوان خۆیان دیارە هەندێک خاڵی سەرەکی هاوبەشیش لە بینیاندا هەیە کە پێشتر ئاماژەمان پێدا. نیگەرانی هەردوو لە ئەوەیە کە لە درێژەی شۆڕشی ژینا ئیمکانی سەرهەڵدانی بەرەی ڕادیکاڵ کە سیستم و مناسبات ئێران تووشی شۆ بکات زۆرە، بە تایبەت شۆڕشی ژینا بە دروشمی ژن ژیان ئازادی سەرەکیترین داواکاریەکانی خۆی ناوتە گۆڕێکە ئەم داواکاریانە تەنیا بە گۆڕینی دەسەڵات لەسەرەوە چارە ناکرێت جگە لەوەی کە ئەم نیگەرانیە لەلای ئەوان زیاد دەکات بێبایەخبوونی بەرەی ئیسلاحخواز کە دوای ساڵی 96 هەتاوی تقریبان چ لەسەرەوە لە نێو حکوومەت و چ لە خواریشەوە لە نێو خەڵکی ئێران وەلانران. هەروەها فەشەلهێنانی بەرەی شازادە کە کۆبوونەوەی جۆرجتاون و ڕووداوەکانی دوایی بە تایبەت لە جەریانی شەڕی 12 ڕۆژە دەری خستکە ئەمانیش شانسی ئەویان نییە کە بتوانن سوار بن بەسەر شۆڕشی ژینان. بەڵێ هەروەک باسیشمان کرد پێشتر جێگە و پێگەی لەرزۆکی کۆماری ئیسلامی ئۆپۆزیسیۆنی خستوەتە جموجۆڵ ڕێگای جۆر بە جۆر تاقی دەکەنەوە تا بتوانن خۆیان و دەرەوەی خۆیان ڕازی بکەن کە دەتوانن پاش کۆماری ئیسلامی ئێرانێک بە قسەی خۆیان لەسەر هێڵی گەشە سەندن دابەمەزرێن. دیارە بۆ ئەوەی ئەم پلانەیان جێبگرێ قسە و پلانیان بە مافی مرۆڤ و ئازادی سیاسیەکان و ژیایی دین لە دەوڵەت و هەندێک قسەی لەم چەشنە دەڕازێنەوە کە پیشەی هەموو ئۆپۆزیسیۆنێکە پێش دەسەڵات خۆمەینی ژوا بوو. تەنانەت شایش پێش ئەوەی لە ئێران بڕوات هەروە بوو، بەڵام لە عەمەڵدا کارێکی تریان کرد، کارێک کە پێویستی ڕاگررتنی دەسەڵاتیان بوو، پێویستیە کە لەگەڵ ئاوات و ئارەزوەکانی خەڵک نەدەهاتەوە. ئەوان واتە ئۆپۆزیسیۆنی ڕاست ئیشی خۆیان دەکەن، هۆڵی خۆیان ئەدەن تا ئەم سیستم و مناسباتە ڕاگرن و
گۆڕینی بارودۆخی ژیانی ئەمڕۆ بە گۆڕینی دەسەڵات بەرتەس بکەنەوە. دیارە ئیمکاناتیان هەیە و پاڵپشتیش دەکرێن و ئەگەر سەیری مێژوش بکەین زۆرجار لە پلانی خۆیاندا سەرکەوتوو بوون و بەریان بە شۆڕشی جەماوەری کرێکار و زەحمەتکێش بۆ بەدیهێنانی دەسەڵاتی خۆیان گرتووە. نمونونەکەی ساڵی 57 بوو. هەرکە زانیان ئەم شۆڕشە لە ئێدامەی خۆیدا ئیتر تەنیا بە گۆڕینی دەسەڵات ڕزایەت نادات بە پەلە دەست بەکاربوون و ئەو کات ڕەوتی ئاینیان پشگیری کرد تا بە پشبەستن بە باوەڕی ئاینی شۆڕشی ساڵی 57 لەبار بەرن و هەروایش بوو تیادا سەریشکۆتن. کەوا بوو ئەوان ئیشی خۆیانەکەن. پرسیار ئەوەیە ئایا بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش چی ئەکات؟ چۆن دەتوانێت لە پێشاتی ئاوا ئەگەرێکدا دەرفەتی لێ وەرگێ بۆ بەهێزکردنی خۆی؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم بەرەیەواتە بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ژمارە زۆرە بەڵام پڕژ و بڵاوە. داوای ژیانێکی ئینسانی دەکات، دژ بە نابەرابەری و ناعەداڵەتیە، داوای ئازادی و یەکسانی دەکات، دژ بە بێمافیە، ژینگە پارێزە، خوازیاری سڵح و ئەمنیەتە. ئەم خواست و داواکاریانە نە سەڵتەنەتخوازن، نە ئیسلاحخوازن و ئەوانە هیچیان نەیانتوانی وەڵامی بدەنەوە ئێستاش بەیەکەوە و لە بەرەیەکی تازەدا کە بەنیازن لە خۆیان نیشانی بدەن چون دەست بۆ ڕیشەی کێشەی ژیانی سیاسی کۆمەڵایەتی نابن و تەنیان و ساون بە ڕواڵەتەوە ناتوانن وەڵام دەرەوەی ویست و خواسی ئەو خەڵکە بن کە باسی لێکرا. ئەمە زۆر ڕوونە، بەڵام ئەوان لەسەر پڕژ و بڵاوی لەسەر ئەسیربوونی بەشی زۆری خەڵک بە باوەڕی چاو لەسەرەوە بوون کار دەکەن و خۆیان وەک فریادرەس و چارەسەرکردنی گرفتەکان دەردەخەن. هەر وەک چۆن تەقەلای هەرکام لە لایەنەکانی ئەم بەرەیە شکستیان هێنا و خەڵک پشتیان تێکردن بێگومان ئەم هەوڵ و تەقەلایەش لەگەڵ کۆسپی جدی هەل ئێستا و ڕووبەڕوە. درێژەدان بە خەباتی جەباوەری هەوڵدان بۆ کۆکردنەوەی ئەم هێزە پڕژ و بڵاوە فەشەلهێنانی هەر تەقالایەک بۆ بەلا ڕێدابردنی شۆڕشی جەماوەری سەخت دەکاتەوە. ئەم تەرح و پلانە تەنیا بە مەبەستی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی واتە خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەگەر چاواشە بکات مەبەستی ئەوەیە تا خەڵک چاوەڕوان ڕاگرێت، مەبەستێتی تا خەڵک بەهێز نەبێ و ڕێگای دەسەڵات ببەسترێ بەسەریدا. مەبەستی ئەوەیە تا ناوەڕۆکی دروشمی ژنیژان ئازادی بگۆڕێ و گۆڕینی ڕەواڵەتەکان جێبخات. بەڵام شک لەوەدا نییە هەر وەک تا ئێستا لە ناوەڕۆکی شۆڕشی ژینادا دەرکەوتووەکە بۆ بەدیهاتنی مانای ڕاستەقینەی دروشمی ژن ژیان ئازادی نەتەنیا دەبێت لە کۆماری ئیسلامی تێپەڕین بەڵکو بۆ ڕزگاری پێویستە لە هەموو ئەو ڕۆتانە کە دەست بۆ ڕیشەی کێشە سیاسی و کۆمەڵایەتیەکان نابن تێپەڕین. بەهێزکردنی بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕێکخراوی گەورە و بچووک بەهێزترمان دەکات تا لە هەر پێشاتێکی سیاسیدا سەرکەوت. Yaran yaran dost yaran beyde yano nazaram penişandeydi yano nazaram penişandeydi inca rahati cesse meynet barakan teskin ve balay marje kharakan تسكين وبلاي مرجع خاركم
چندی لە ژیان و چەندی لە هاوڕێ ڕۆژین لە نامەیەکدا نووسیوێتی کە لە ماوەی یەک مانگدا لە 22 ئاپریلەوە تا 22 مانگی مەی ساڵی 2025 زاینی لە هەڵمەتێکی ڕاگررتنی قەتڵە ناموسیەکاندا 27 قەتڵی ژنان لە ئێران تۆمارکراوە کە لەگەڵ تایبەتمەندیەکانی قەتڵی ناموسی لە یەک دەچن. ئەم ئامارە کە تەنها گۆشەیەک لە ڕاستی توندوتیژی ڕاگەزی دەردەخات باز لە سەختی و بەرفراوانبوونی دیاردەیەک دەکات کە نەک تەنها وەک کۆمەڵک تاوانی تاکە کەسی بەڵکو دەبێت وەک پێناسەی قەیرانێکی پێکاتەیی لە ئاسی کۆمەلگادا سەیری بکرێت. ئەم ئەندازەیە لە توندوتیژی لە ماوەیەکی کووردا قسەی دووبارە لە بەرهەمهێنانەوەی کولتورێکی دواکەوتو دەکات کە تیایدا جەستە و ژیانی ژنان لە خاوەنداریەتی پیاوان پێناسە دەکرێت. لێکۆڵینەوەکانی پەیوەست بە توندوتیژی لەسەر ڕەگەز لە دەیەکانی دواییدا بە پشتبەستن بە دەروونناسی کۆمەڵایەتی دیاردەی قەتڵی ناموسی نەک تەنها وەک کردەوەی تاکە کەسی بەڵکو وەک پێکهاتەیەک بۆ کۆنتترۆل لەسەر جەستە و کردەوەی کۆمەڵاتی ژناندا شی دەکاتەوە. زۆرێک لە کۆمەڵناسانەی کە لایەن وایە شوێنەکە بەکارهێنانی توندوتیژی لە ڕێگای سیستم ڕێگا پێدراو بێت لە هەمان ئاراستەدا چەمکەکانی وەک شەرەف و ناموس و نیگای نێرسالارانە بە ژنان دەبنە هێماکانی دووبارە بەرهەمهێنانەوەی توندوتیژی. لەلایەکی دیکەشەوە تێئۆری لە دەروونناسی کۆمەڵایەتیدا نیشان دەدات کە چۆن خاوەن پێکاتەی دەسەڵاتی سیاسی بۆ پاراستنی پێگەی سەروەری خۆیان ئامرازەکانی وەک توندوتیژی بەکاردەهێنن. هەروەها لەسەر ئەو خاڵە جەخت دەکرێتەوە کە ئامرازەکانی وەک شەرمەزاری بێ ئابڕۆی و فشاری خزمایەتی ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ڕێوایەت پێدانی قەتڵە ناموسیەکاندا. و لەم بارەشەوە لێکۆڵینەوە نیشانی داوە کە لە کۆمەڵگایەکدا کە یاسا ناتەواوە لاوازی لە پەروەردەی گشتیدا هەیە یان تابۆی ڕەگەز وەک کولتور سیر دەکرێت ڕێژەی قەتڵە ناموسیەکان هەر زۆرتر بەرز دەبێتەوە. بۆیە لە ڕوانگەی دەروونناسی کۆمەڵایەتیەوە بەردەوامی و ڕەوابەخشین بە قەتڵە ناموسیەکان نیشاندەری جێگیرکردنی جۆرێک لە ناسنامەی گروپی و کۆنتترۆلی کۆمەڵایەتی لە ڕێگای توندوتیژیەوەی. وە هەر لەم چوارچێوەیەشدا چەمکی ناموس وەک بەشێک لە سەرمای کۆمەڵایەتی نێرینە دەبێتە سیستمێکی خەڵات لە کۆتاییدا بە توندوتیژی فیزیکی ژنان لە کۆنتترۆلدا ڕادەگرێت. بەم جۆرە ئەم کولتورە یارمەتی دەسەڵاتی سیاسیەدا تا گشت کۆمەلگا کۆنتترۆل بکات. ئەم سیستمە لە کردەوەی کۆمەڵایەتی لە ئاراستەی پاراستنی پیاوسالاری بەکارهێنانی توندوتیژی تەنانەت لە تونترین شێوەکانی وە کوشتن بەڕەوا دەزانێەوە. ئەم جۆرە میکانیزمانە نەک تەنها مەترسی لەسەر تەندروستی دەرونی تاکە کەسی و کۆمەڵایەتی دروستەکات بەڵکو متمانەی کۆمەڵایەتیش ئاسایشی گشتی و پێکهاتەی ڕەوەشی کۆمەلگاش بە توندی لاواز دەکەن. بۆیە ئابڕە ڕۆژین لە بەشێکی ترین نووسراوەکەشدا ئاماژە بەوا کات کە لە ڕۆنگەی کۆمەڵناسیەوە قەتڵە ناموسیەکان دەکرێت وەک نیشانەی لە ڕادەبەدەری سەروەری باوک سالارانە لە کۆمەڵگایەکدا بزانرێن کە تیایاندا ژنان نەک وەک کەسانی سەربەخۆ بەڵکو وەک ئامرازی شەرەفی کۆمەڵایەتی خێزان و کۆمەلگا پێناسە دەکرێن. لەم جۆرە پێکاتانەدا کوشتنی ژن لەلایەن باوک برایان مێردەوە نەک تەنها لەلایەن ژینگەی کۆمەڵایەتیەوە ڕەت ناکرێتەوە بەڵکو بە شێوەی شاراوەیان ئاشکرا لە ڕۆی کولتوریەوە بەرگریان لێ دەکرێت کە لە یاسای ناساندنی تاوانەکان لە زۆرێک لە وڵاتانی ناوچەکەدا لە نێوانیاندا ئێران هێشتا بۆشایە یاسایەکان و ڕێوشوێنە دادگایەکان هەن کە لە جیاتی ڕێگریکردن دەبنە هۆی بەردەوامی ئەو توندوتیژیە. بۆیە مەسئولیەتی ڕێژەی ئەنجامدەرانی ئەم کوشتنانە بە تایبەتی لە حاڵەتی پەیوەندی خێزانی لەگەڵ قوربانیدا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان لە دووبارە بەهرەمهێنانەوەی کۆمەڵایەتی ئەم دیاردەیەدا. بڵێ لە ڕووی ئاماریەوە تۆمارکردنی 27 مۆردی ژنکوژی لە تەنها لە یەک مانگدا ئەویش لە بارودۆخێکدا زۆرێک لە مۆردەکان ڕادەگەندرێن یان گزارش ناکرێن نیشاندەری ئەوەیەکە ئەمەر ڕاستەقینەکەی ڕەنگە زۆر زیاتر بێت لەم ژمارەیە. پێویستە ئەوە بڵین کە لە مانگی فەروەردیندا 25 مۆردی کوشتنی ناموسی تۆمار کراوە واتە لە ماوەی 2 مانگدا 52 مۆرد کوشتن. ئەم ئاستە لە توندوتیژی سیستماتیک دژ بە ژنان بە تایبەتی لە ناوچە خاوەن بافتی کەلتوری نەریتی و نێرسالاریدا گەیشتوتە شێوازێکی نیگەرانکەری. ئاساییکردنی توندوتیژی لەم بارودۆخەدا کوشتنە ناموسیەکان نەگووە کارەساتێکی کۆمەڵایەتی بەڵکو وە کاردانەوەی گشتی یان تەنانەت لە گفتوگۆی گشتی هەندێک لە کۆمەلگاکاندا کۆمەلگا خۆجەیەکاندا پیشان دەدرێن. ئەمە نیشان دەدات کە بەرەنگاربوونەوەی ئەم قەیرانە تەنها لە ڕێگەی چاکسازی یاساکانەوە بەس نییە بەڵکو پێویستی بە گۆڕانکاری قوڵی کەلتوری پەروەردەیی و ڕاگەیاندن لە ئاستی گشتیدا هەیە.
با گله و با تو نمیشه شهر رو این دفعه فرق داره مشت گره خورده درست مثل سایت تنات نمیذاره محصابانی کارو از ما گرفتی و فکر کردی تشینه آخر این قصه برای تو تلخه واسه ما شیرینه واسه ما شیرینه. نامێکی تری بەرنامەکەمان ناوەی هاوڕێ دڵنیاس لە نووسراوەیەکدا دەڵێ ئاتۆمیزەبوون یان بەتاقکەوتنەوە تەنها کێشێکی سیاسی یان کۆمەڵایەتی نییە بەڵکو زەربەیەکی قورسە لە ئەخلاق و ژیانی ڕۆژانە. کەسانی ئاتۆمیزەبوو تووشی هەستی بێتوانایی دڵە ڕاوکێ و نامۆی دەبن کاتێک پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ئاسۆدا نەمێنێ کەس چیتر خۆی بۆ کردەوەی ئەخلاقی ماندوو ناکات. لەم حاڵەتەدا پەنا دەست واتە پەنادەست و دراوسێ و هاوکار و تەنانەت خزم و دۆست بۆی دەبن بە کەسانی دیکە و نامۆشن. بێهۆ نییە کە لە کۆمەڵگای ئەمڕۆدا دەسەڵاتی سیاسی تێدەکۆشێ بێ باوەڕی نیسبەت بە ئازاری کەسانی دیکە بێ متمانەی بە کەسانی تر و تەنانەت نەدیتنی تونند و تیژی نسبەت بە کەسی پەنادەست ئاسایی کاتەوە. ئاتۆمیزەبوونی کۆمەڵگای ئێران نەک تەنها قەیرانێکی کۆمەڵایەتی بەڵکو مەترسێکی جددیە. هەر ڕۆژێک تێپەڕێت هەوڵ ئەدرێ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زیاتر فەرسوودە بکرێت تا زەمینە بۆ ئیستبداد و سەرکۆت زۆرتر ئامادە بێت. هەنا هەرنێت دەڵێ ئیستبداد لە هەمان گۆشەگیری خەڵکدا ڕەگ و ڕیشە هەیە. تۆکۆڤیل دەڵێ ئازادی بێهاوپشتی کۆمەڵایەتی بەدی نایە. وەڵێ کۆرن هاوزەریش دەڵێت کە ئاتۆمیزەبوون خەڵک دەکاتە کۆمەڵێک لە ئەتۆمی بێهێز جیا لە یەک کە تەنها تەسلیم و ملکەتیان دەکات. هاوڕێ دڵنیا لە درێژەی بابەتەکەیدا دەڵێت کە کۆمەلگای ئێران لە دەیەکانی دواییدا بە ئەنقەست و بەمەبەست هەوڵە درێ کەسایەتیەکان گۆشەگیر کات بێ پەیوەندی و هەر کامە سەرقاڵی مانەوەی خۆیان بن. ئێستا ئێمە لە ناوڕاستی پرۆسەیەکی وادا ڕاوەستاوین کە دەسەڵاتی سیاسی هەوڵەدات کۆمەلگا لە پەیوەندی و هاوپشتی دوور کاتەوە ئەتۆمیزیان بکات. بۆیە ئەوەی بە ناوی ئەتۆمیزەبوون دەیناسین تەنها وەسپێکی کۆمەڵناسانە نییە نەخۆشیەکی مێژووی هەڕەشەیەکی بوونی و شکستێکی ئەخلاقی بە دوای خۆیدا دێنێت کە هەڕەشە لە بناغی هەموو ئەگەرێکی گۆڕانی دۆخەکە دەکات. ئەتۆمیزەبوون واتە فەرسوودەکردنی هاوپشتی کۆمەڵایەتی و لە ناوچوونی متمانە بە یەکتر کۆمەلگا دەڕوخێنێت دراوسەکان لە یەکتری دەترسن هاوکاران لە جیاتی پاڵپشتی یەکتر وەک ڕکابەر و هەڕەشە سیر لە یەکتر دەکەن. ئەتۆمیزەبوون واتە خەڵکێت کە تەنانەت لە تووڕەیی و ناڕزایشدا تەنهان ژمارەیەک لە تەنهاکان بێ هاوپشتی کۆمەڵایەتی بێ زمانی هاوبەش بێ هیوا بە کەسانی دیکە. ئەمە هەمان دۆخە کە دەسەڵاتی سیاسی دەیانەوێت کە کۆمەڵە کەسانی منفرد لە کە ترس بە سەریاندا زاڵ دەبێ چون خۆی بە تەنها دەبینێ تەنها لە بیری ڕزگارکردنی خۆیان دابێ و باوەڕیان بە هیچ ئێمەیەک نامێنێ. دەست بە کڵاوی خۆتەوە بگرە تا بانەی بە ئەمە سیاسەتی دەسەڵاتی مستەبیدە کە بەنیازە وەک کولتورێک لە کۆمەلگایدا جێبخات. بۆیە کۆمەلگای ئاتۆمیزەبوو بەڕواڵەت خەرەباڵغ و پڕدەنگ و باسە بەڵام لە ناوەڕۆکدا بەتاڵە. هەروەک دیسانەوە هەنارێن دەڵێت مستەبیدی مۆدێرن نەک لە ڕێگەی تونند و تیژی ئاشکرا و بەڵکو لە ڕێگەی جیاکردنەوەی کەسەکان لە یەکتری و نکۆڵکردن لە ئەگەری کردەوەی هاوبەشی کۆمەڵایەتی جێبەجێ دەکرێت. کاتێک خەڵک چیتر متمانەیان بە یەکتری نییە کاتێک بە ئاسانی لە تەنیشت ئەو ستەمەوە تێدەپڕن کە بە کەسانی دیکە دەکرێت کاتێک وا دەزانن ئەگەر من بێ دەنگ بم لەوانەیە گیانی سەلامەت دەرباز بکەم زەمینەی هەموو تاوانەکان ئامادە دەکرێت. بۆیە ئاتۆمیزەبوون مقدمە و پێشەکی ئاسایی بوونی ئازاری کەسانی دیکە و ئازاری خۆیە. هەوڵ ئەدرێ هەر کەسێک لە سەنگەری خۆیدا دانیشێ بێ ئەوەی چاو لە کەسانی دیکە بکات. هەوڵ ئەدرێ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کز و لاواز بکرێ هاوڕێیەتی بکەن بە مەسلەحەت ڕق و تووڕەیی جێگای خۆشەویستی بگرێتەوە بۆ هەوڵ ئەدرێکە هاوپشتی بەتاڵ و بێدەنگ بمێنێتەوە چون خەڵکێکە فێری بێدەنگی دەبن و دەڵێن بە من چی برینەکان چیتر چارەسەر ناکرێن و ئەمە تەنیا دەسەڵاتی سەرکوتگەر خازەنجی تیا دەکات. بەڵێ هاوڕێ دڵنیا لە درێژەدا نووسیوێتی ڕاستە دەسەڵاتی سیاسی بۆ پێکێنان یاوە دۆخێک لە کۆمەلگا کار دەکات تا ئینسانەکان لە یەکتر دوور ببنەوە و کەس متمانێ بە کەس نەمێنێ. بەڵام با پرسیار بکەین ئایا ئەم دۆخە سروشتیە؟ ئایا ناچاریە؟ وەڵامەکە نەخێرە.
ئەمە تەواو ئەو خاڵەیە کە دەبێت بیرکردنەوە لەوەوە دەست پێ بکات. دەبێت لە خۆمان بپرسین کێ لە ئاتۆمیزەبوونی ئێمە سوود وەردەگرێت، کام دەسەڵات لە بێمەتمانەیی و گۆشەگیریەوە بەهێز دەبێت. بۆچی تاک بە تاکمان ئێمە بوون لە تاک بە تاکمان ئێمە بوون ئەدزرێ. لەسەر ئەمەیەکە بە بوێری دووبارە بیر بکەینەوە، هاوپشتی بەهێز بکەین، نەک وەک هاواری ئەخلاقی بەڵکو وەک کردەوەیەکی سیاسی. بوون بە ئێمە نەخەونێکە نە ئارەزوێک، بوون بە ئێمە پێداویستێکی ژیانە. بێبوون بە ئێمە هیچ دادپەروەری و ئازادیەک ممکن نییە. بێبوون بە ئێمە تەنها قوربانیانی بێهێزین کە یەک بە یەک ڕاو دەکرێن. ئەگەر ئێمە لە یەکتری دابڕین گۆیا خۆمان بە تەنهای ڕزگار کردووە، بەڕاستی ئەوە ئیتر ئێمە نین، هەمان ئاتۆمەکانی پەرتەوازەین کە دەسەڵاتی سیاسی بۆ مەنەوەی خۆی لە کۆمەڵگادا پەرەی پێ ئەدات تا لە یەک دوورمان کاتەوە و متمانە بە یەکتر نەکەین. هاوڕێدنیان لە کۆتایی نووسراوەکەیدا دەپرسێ چۆن دەتوانین ئێمە بوون بەهێز بکەین. بەڵێ ئەگەر قبوڵی بکەین کە ئاتۆمیزە بوون ئەنجامێکی ناچاری نییە، بەڵکو بەرهەمی پێکاتەی سیاسی و کۆمەڵایەتی کە دەسەڵاتی سیاسی بۆ پاراستنی دەسەڵات تەحمیل یەکات، پرسیارە سەرەکیەکە ئەمە بێت کە دەبێت چی بکرێت. لە یەکەم قۆناغدا دەبێت بیر لە بنیادنانەوەی دامەزراوە مەدەنیەکان بکەینەوە، لە یەکیەتە سربەخۆکان و سندیکا کرێکاریەکانەوە تا کۆمەڵگە کولتوری و سنفیەکان. ئەم دامەزراوانە هەمان قوتابخانە هاوپشتیەکانن کە دەتوانن وردە وردە پەیوەندە کۆمەڵایەتیەکان زیندوو بکەنەوە و دووهەمی ژەوەی کە دەبێت بگەڕێنەوە بۆ ئاستێک لە ئەخلاقی کۆمەڵایەتی کە تیایدا کەسانی دیکە دوژمنی من نین، بەڵکو هاوچارە نووسی منن. هەروەک ئارێند دەڵێت هێزی سیاسی نەک لە زۆرداری بەڵکو لە توانای کردەوەی کۆمەڵایەتی سەرچاوە دەگرێت، بۆیە بەبێ پەیوەندی لەگەڵ کەسانی دیکە گۆڕان دروست نابێت. سێم خاڵیش کە دەبێت باز بکرێتەوەیە کە دەبێت ڕخنەیەکی جددی لە بنکە کولتوریەکان بگیری دێت کە بێمتمانەی و گۆشەگیری و دابەشبوون بە پەرتەوازەی ئاسایی و نۆرماڵ دەکەنەوە. زمانی باوی میدیای و کولتوری هەر کەسێک دەبێت تەنها بە بیری خۆی بێت، دەبێت بخرێتە ژێر پرسیارەوە. ئەگەر باوەڕمان وایە کە کەسانی دیکە دوژمنی ئێمە نین، ئەگەر بزانین کە ڕزگاری تاکە کەسی ئەفسانەیەکی درۆینەیە، ئەگەر خۆمان لە گۆشەگیری دەربێنین، لەوانەیە دووبارە بتوانین کۆمەڵگا بکەین بە ئێمە. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی دیکە ئێمە پێویستمان بە ئێمە هەیە. ئێمە دەبێت دووبارە بڵێن ئازاری تۆ ئازاری منە، ئازادی تۆ ئازادی منە، شکستی تۆ شکستی منە. مەگەرنا لە بێدەنگی و گۆشەگیری خۆماندا یەک بە یەک دەڕوخین. و هەروەها لە بیرمان بێت کە ئاتۆمیزە بوون نە چارەنووسی ئێمەیە نە تەقدیری ئێمە، بەڵکو ئەگەر ئێستا نەجوڵین، ئەگەر ئێستا بیر نەکەینەوە، ئەگەر ئێستا کار نەکەین، لەوانەیە دوایین دەرفەتمان لەدەست بڕوات. نامێکی کاک بورهانمان لەگەڵا چینە لایە و نامێش. کاک بورهان لە نامەیەکدا دەڵێت کە حکوومەتی ئیسلامی ئەم لاشە متەحەڕەکەی مێژوو کە ساڵانێکە لە نێوان سەرکوت منبەر و موشکدا سەرگەردانە، لە ڕۆژانی یەکەمی هێرشی ئیسرائیل وەک شەبەحێک لە ڕابردوو نیشانیدا کە چەندە بێمایەیە تەنانەت لە پاراستنی خۆشیدا. بەڵام چەند ڕۆژی ئەوەڵ لەسەر لێشێواوی واوێ دەچوو کە ئەم شەڕە وەک ئۆکسیژنێک هەناسەی پێ بە. بڵێ وردە وردە گیانی گرتەوە، چۆن وەک هەمیشە شەڕ بۆ ئەم دەسەڵاتە شەڕەنگێزیە، وەک شەڕ بۆ ئەم دەسەڵاتە شەڕەنگێزە واتە وەک نیعمەتی خوددا بوو. ئەم جارەش فریای کۆت لاشەکەی هەناسەیەکی وەبەرهاتەوە. ماشینی پڕۆپاگەندای ئیسلامی بە دەنگی موشکەکانی ئیسرائیلەوە دووبارە هاتنەدەک، بەڵام نەبۆ دژمنی دەرەکی بەڵکو بۆ دژمنی ناوخۆی. ئەم گیان وەبەرهاتنە ئەنجامەکەی سەرکوت و ئیعدام بوو، دەستگیرکردنی هەزاران کەس بوو، هێرش بۆ سەر کۆچبەرانی ئەفغانستانی بوو. واتە ئەگەر لە ئاز دژمنی دەرەکی زەعیف و کز و لاواز بوو، ئەم شەڕە دەستگای سەرکوتی دووبارە زیندوو کردەوە. بەڵێ لە ئاکامی ئەم شەڕە ڕژێمێک کە هەناسە کۆتاییەکانی هەڵدەکێشات دووبارە هەستایەوە، بەڵام تەنها بۆ ماوەیەکی کورت، چونکە ئەو دژمنەی کە ڕووخاندنی مسۆگەر دەکات نەک لە تل ئەڤیڤ و واشنگتنەوە، بەڵکو لەسەر شەقامەکان، لە کارخانەکانەوە، لە زانکۆکان، لە قوتابخانەکان و لە دڵی ناڕزایەتی جەماوەریەکانەوە سەرچاوە دەگرێت. بەڵێ ڕووخانی ڕژیمی ئیسلامی کە وەک باست کرد بە ڕێخستن و سەرهەڵدانی جەماوەری بە ئەنجام دەگات، نەک بە بۆمبا و بەردۆمان.
ئەوانەی کە لە کۆبوونەوەکانی مۆنیخ و لەندەندا باسی گواستنەوەی ئارامیان دەکرد ئێستا بە شەرمەزاریەوە پرسیار دەکەن کە بۆچی خەڵک دوای بردومانەکان ڕانەپەڕین. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە دەبێت بڵێن کە خەڵک بووکی نمایشکردنی ئاواتەکانی ئەوان نین. دەبێت بڵێن شۆڕش شتێک نییە کە لە ڕێگای وێرانکاریەوە دروست ببێت، بەڵکو لە ژیان خۆشیاری و ڕێکخراوەی کۆمەڵایەتیەوە بەرهەم دێت. ئەمە تەنها خەونی ئەوانەیە کە دەیانەوێت لە ئاکامی بردومانەکان بەدەسەڵات بگەن، بەڵام خەڵک وەک لە درێژای مێژوودا سەلماندویانە شۆڕشیان بۆ ئازادی و ڕزگاری دەوێت، نەک بۆ نیشتنەوەی فڕۆکەی جەنگی و گەیشتن بە دەسەڵاتی کەسانی تر کە ئازادی دەکوژن و ڕزگاری خەڵک خەفە دەکەن. بڵێ خەڵک بە شێوەیەکی هۆشیارانە و لە دڵی ناکۆکی کۆمەڵایەتیەکاندا پێکەوە جۆش ئەخۆن. ئەوان شۆڕژ نەگوەک نمایشێک وەک کارپۆستاڵێک بۆ نیشاندانی وێنێکی جوان لە بەرەنگاری، بەڵکو بۆ سەلماندنی مافە پێشەلکراوەکانیان دژ بەستەم و نابەرابەریە دەوێت. ئەوان نەک لە ئاوارەی وێرانکاریەوە بەڵکو لە دڵی ناڕزایی ڕاستەقینە و قوڵەکانەوە لە دژی سیاسەتە ئابووری کۆمەڵایەتی و دژی سیاسەتی گەندەڵکاری دەسەڵات هەڵدەستنەوە. شۆڕشی خەڵک بۆ کۆتایهێنان بەبێ مافی لە ئاکامی ڕێکخراوەکان و هۆشیاری چینایەتیەوە سەرهەڵەدات. هەر بۆیە دەزانێت کەی و بەکام شێوە و لە پێناو چیدا ڕاپەڕێ. دەزانێ ڕاپەڕینەکەی نەک بۆ گەڕانەوەی دەسەڵاتێکی مافکۆش، بەڵکو بۆ شکاندنی نیزامی کۆنا تا مەفە سەرەسایەکانی بەسەرمێنێت. بەداخ و پژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە دایە ئەنیسا مەلەک محەممەدی دایکی هاوڕێ گیانبەختکردووی کۆمەڵا جەلال محەممەد ڕەزایی و هەروەها خوشکی هاوڕێ گیانبەختکردووی کۆمەڵا ئێقباڵ مەلەک محەممەدی لە وڵاتی ئوسترالیا لە تەمەنی 73 ساڵیدا ماڵاوای لە ژیان کرد. دایە ئەنیسا سەرڕای لە دەستانی دوو کەس لە ئازیزترین ئازیزەکانی و تەحەموڵی ڕەنج و ئازارێکی لە ڕادەبەدەر بەردەوام خاوەنی هەڵوێستێکی وەفادارانە بە ڕێبازی هاوڕێیانی گیانبەخت کردو جەلال و ئێقباڵ بوو و لە دژی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بێڕاڕایی بوو. هەر بۆیە ناچار کرا وڵاتی ئێران بەجێ هێڵێت و لە وڵاتی ئوسترالیا نیشتەجێ بێت. بەهۆی کۆچی دوایی دایە ئەنیسا مەلەک محەممەدی ئەو پەڕی هاوخەمی خۆمان ئاراستەی هەموو ئەندامانی بنەماڵی بەڕێزیان دەکەین. بێگومان فداکاری و دڵسۆزیەکانی ئەم دایکە تێکۆشەرە هیچ کات لەبیر ناچێتەوە.
بەرز و بەڕێز بێت یادی عەزیزیان. بینەرانی خۆشەویستی ئێمە و بینەران بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامەی ئەم جارەمان جێی سەرنجیەوەی ئازیز بوێت. ئازیزان و خۆشەویستان بەم شێوە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون. بۆ هەرچێ زیاتر هەڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و نامە و ڕاوبۆچوونی خۆتان بۆمان بنێرن. جارێکی تر سپاس و ماڵاوە. ماڵاوە.